پێشتر ئازیزان من ڤیدیۆکم دروست کرد بوو کە پێم وایە ساڵێک پێش ئێستا بوو کە چۆنیەتی بەشداریکردن لە جزدانی پارەی ترانسوالێت. بەڵام چونکە ئەو بەشەی کە باسی ترانسوالێتم کرد بوو لە کۆتاییەکانی ڤیدیۆکە بوو، زۆر کەس بەڕاستی لە دقەی 6 بوو پێم وایە زۆر کەس بۆ ئەوەی بەشداری لە ترانسوالێتی بکەن نەیان دەتوانی کە بچن و ئەو بەشەی کە باسی ترانسوالێتم کردووە بدۆزنەوە. بوویە لەبەر ئەوەی کە من ڕێز لە ئەندامەکانی نوێی چەنێلی یوتیوب بگرم، یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت کە چەنێلی خۆتانە. من دی ساڵم ڤیدیۆدا هاتم کە بە تێر و تەسەلی باسی چۆنیەتی دروستکردنی ترانسوالێت بکەم و ساملێنەکەش تایبەت بێ بە ترانسوالێت بۆ ئەوەی ئەو کەسانەی کە بەڕاستی ئەندامی نوێن یاخود سابسکرایبی نوێی چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتن بە ئاسانی بتوانن لە ناو چەنێلا ڤیدیۆی تایبەت بە جزدانی پارەی ترانسوالێت بدۆزنەوە. بەناوی خوا سڵاو هاوڕان هیوام لەهەر شوێنێ بن ساڵ و سەلامەت و تەندروست بن ئینشاءالله. بەڕێزان دیسانەوە منی هاتمەوە لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتموئین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵای تەنەشێش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکەم ببینن. بەڵێ ئازیزان بەبێ ئەوەی ڤیدیۆکەی درێژ بکەینەوە من هاوشێوەی ئەندرویدی بەکاردێنم. ئێوەش لە ناو ئەندرویدی خۆتان یاخود iOS خۆتان کە هەمان ئایفۆنە دەتوانن لە ئەسواقەکەی بنووسن تراست والێت باشە، هەر بەم شێوەیە دەنووسن سێرچیەکەی ئینستاڵیەکەی ئازیزان لێرانە. چاوەڕێەکەین تاکۆ ئینستاڵەکە تەواو دەبێت. ئۆپێنەکەیت ئازیزان، بینمە سەرەوە کەمێکیش گەورەتر کەم. لێرانە کرێت نیۆ والێتەکەیت، ئەم وشایە پڕەکەیت کانتینیۆەکەیت. لێرانە وشایەکی نهێنی دابنێ ئازیزان، من هەر بە سەرعی دانم بۆ ئەوەی ڤیدیۆکەی درێژە پێ نەدەم. ئەم سێتیکەی پڕەکەی ئەم سێ وشایە، ئەم دازە وشە ئازیزان، ئەم دازە وشەیە زۆر گرنگە. ئەبێت تۆ ئەم دازە وشەیە سەیڤیکەی لە شوێنێک، چونکە هەر کاتێک کە مۆبایلت گۆڕی یاخود کۆمپیوتەرت گۆڕی کە ترانسوالێتەکەت لەسەر مۆبایلەکەت ڕەش کردەوە کە مۆبایلەکەت فروشت، دیسانەوە دەتوانی باو دازە وشەیە بچیتە ناو ترانسوالێتی خۆت. من لێرانە سکرین شاتێک بە کۆمپیوتەر لەو دازە وشەیە ئەگرم. ئازیزان ئاگادار بن دووبارەیەکەمەوە ئەم دازە وشەیە قفلی جزدانی پارەکەتە. من لەبەرەوەی ئەمە بوو فێرکاریە دازە وشەکە بشبینن کێشەی نییە، چکە من ئەم ترانسوالێتەی بەکار ناهێنم. دواتر کانتینیۆەکەیت لێرانە هەروەکوە بینن ئازیزان داوای دازە وشەکەتەکە. هەر بەم شێوە دەنووسیتەوە ئازیزان یەکەم، ئەمە یەکەم، دووەم، دەیەم ئازیزان، ئەمەش دەیەم، یازدەهەمین و دازدەهەمین. باشە دانەکەیت. دواتر کلیک لەسەرم بەشەیەکەی هەروەکوە بینن ئازیزان کە ترانسوالێتم بە 1 دقە دروست کرد. بەڵام هەرەکو گوتم ئەم دازە وشەیە مەدە دەست هیچ کەسێک، چونکە هەر کەسێ ئەو دازە وشەی تۆی لابێ دەتوانێت هاکت بکات. واتە ئەم دازە وشە تایبەتە بە خۆت لە شوێنێک بنووسە، لە مۆبایلەکەش سێویمەکە ئازیزان لە دەفتەرێکەوە بنووسە بۆ ئەوەی هەر کاتێککە بتوێ دیسانەوە بچیتە ناو ترانسوالێتەکەت بتوانێت دیسانەوە بچیت و داراییەکانت ببینیت یاخود ترێدی پێ بکەیت. بەڵێ ئازیزان لێرانە ترانسوالێتمان دروست کرد. هەر بەم
وشه که نوسیت ماندی سنواشی نناو والتکه هر کابین عزیزان لیرانه با آسانی ایمتوانی من تراسوالیتی زیاد دروست بکن بو اوی تو دراوک زیاد بکی لسر و هر وکو لیرانه بینن کلیک لسر یکی بو نمونه بیبی دوج باشه لیرانه بیبی دوج بی ای پی بیست لسر نتورکی بایننسی لیرانه چالاکی یکی تو و هر کابین لیرانه بیبی دوج کوین زیاده به یا خود شیبا باشه شیبا هر بم شیوه عزیزان ایوا دتوانن یک به یک دراوکان زیاد بکن لیرانه اگر ها تو دراوکتان لیره سرچ کرد عزیزان دراوکان ندای لچیتا ناو کوین مارکت کپ لیرانه عزیزان ناوی دراوک لیره سرچ کید و لیرانه کانترک ادرس داده تماشا اگر لسر نتورکی اسریوم به لیرانه وی کپی کید بونمونه که کانترک ادرس کد کپی کرد دیت ادرس کد که کپی کرد دیت و دیسان و لسر و دو خطی و لیرانه پستی کید ببوده پیم باش کپی نبو کپی اکید پستی اکید تماشا شیبا تداتی عزیزان لیرانه یا خود دراوه که دی عزیزان به شیوه اکی تر بونمونه دیبا با اوی زیادتر بوی و روم ببیته و لیرانه کانترک ادرسی کپی اکید داشته سر و دو خطی و پستی اکید اگر بم شیوه نیدای دیسانه وکه ادرسه کشت کپی کر نیدای اد کستوم تو کن هی لیرانه کلیک لسر یکی بزانند لسر چه نتورکی که لیرانه بایننس لیرانه کیت بایننس اگر ETH بیت یا خود اسریوم بی اکت اسریوم ای کیت اسریوم و لیرانه دانی ادرسه که هر وکه بینن بخوش زیاده که و دواتر دانه که و دراوکه زیاده بی هر وکه بینیتان دراوکه زیاد با بله عزیزان اما کاملترین و باشترین شیوه بو کچون ایوه بشاری ل تراسوالیتی بکن بو من لبر اوی که رز لاندامن و یکان بگرم دیسانه و هاتم تراسوالیت باسم کرد کچون ایوه بشاری ل جزدان پاره تراسوالیتی بکن و چون دراوکان لناو تراسوالیتی زیاد بکن هاتی نکوتای ام ویدیویه ایوه درم ام ویدیو بو اندامن و یکان بسود بو به سابسکرایب نویا کن هر رخ نکامم سرکتان هبو لجر ویدیو ل چنل یوتیوبم بنووسن من بچه‌وان جوابتان ادمەوە تا ویدیو یەکیتر وبسایت یەکیتر ئەپ یەکیتر و بەرنامە یەکیتر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ